قەیرانی سووریا باڵدەکێشێ بەسەر کۆبوونەوەکانی پەراوێزی کۆبوونەوە لوتکەیەکەی وڵاتانی کۆمەڵەی 20. پاسەوانانی دەریایی ئیتالیا لە یەک ڕۆژدا زیاتر لە 2700 کۆچبەر ڕزگار دەکات. جارێکی تریش تیشک دەخرێتەوە سەر کێشەی ئیمێڵەکانی هیلاری کلینتن. خۆش هاتنەوە بۆ کورد کۆنێکشنێکی نوێ لە واشنگتنەوە. کورد کۆنێکشن بەرنامەکە پشکا کوردیا دەنگی ئەمریکا لێرە لە واشنگتن ڕاستەخوا لەسەر کەناڵی NRT تێوەشاندن. سڵاوین گەرم و ڕەوشە سووری و شەڕی تیرۆریسی بەراخوا بەسەر کۆمبوونین کۆمەڵە بیسۆڵاتین ساسکارین جیهانی دەگرتبوو لێ چینێ شەڕی داعش لە سووریە ناوەڕۆکی کۆمبوونین سەرۆکی ئەمریکی باراک ئۆباما بوو دەگەل سەرۆکین رووسی تورکی و وڵاتین دیژی. دانانی چارەسەری درێژخایان بۆ لاوازی ئابووری جیهانی لە بری گرتنەبەری ڕێوشوێنی کوردخایان بۆ ئەم چارەسەریە یەکێکە لە بەرەنجامە سەرەکیەکانی کۆبوونەوەی لوتکەی وڵاتانی کۆمەڵی 20 کە بە G20 ناسراوە. ئەم کۆبوونەوەیە پاش دانووساندنی چەند مانگی پشت دەرگای داخراو هات. ئەوجا چین توانی میواندارەتی ئەم کۆبوونەوەیە بکات. لەگەڵ ئەوەدا ئەم 20 وڵاتە جەختیان لە دۆسەی ئابووری دەکردەوە لە جیهاندا، بەڵام شەڕی دژی تیرۆریزم و قەیرانی ناوخۆی سووریاش باڵێکی زۆری کێشا بوو بە تایبەتی بەسەر ئەو کۆبوونەوانەدا کە ڕێبەرانی جیهانی لە پەراوێزی ئەم کۆبوونەوەیە کردیان. لە میانی کۆبوونەوەکەیدا لەگەڵ سەرۆکی تورکیا ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆک ئۆباما پەیمانیدا کە هاوکاری تورکیا بکات لە بەدواداچوونی ئەنجامدەرانی کودەتا سەرنەکەوتۆکەی وڵاتەکە، بەڵام باسی لە گێڕانەوەی فەتحوڵا گولەن نەکرد کە تورکیا بە ئەنجامدانی ئەو هەوڵە تاوانباری دەکات. سەرۆک ئەردۆغان و من کۆکیش بوون لەسەر بەردەوامبوون لە بەدەستهێنانی گواستنەوەیەکی سیاسی ئاشتیانە لە سووریا کە تەنها ڕێگایەکە بۆ کۆتایی هاتن بە شەڕی ناوخۆ لەوێ و پێکەوە ئێمە بەردەوام دەبین لە کارکردنمان بۆ کەمکردنەوەی قەیرانی مرۆڤایەتی و بۆ ئەوەی دڵنیابین کە سڤیلەکانی سووریا جارێکتر بتوانن بە پارێزراوی بژین و بۆ ئەوەی بتوانین هەموو هەرێمەکە سەخامگیر بکەین. لە میانی کۆنفرانسێکی ڕۆژنامەگەریشدا سەرۆک وەزیری تورکیا ڕەجەب تەیب ئەردۆغان گوتی هەوڵی ئاگربەستێک دەدەن. ئێمە کار لەسەر ئاگربەستێک دەکەین لە هەرێمەکە. وەزیرانی دەرەوەی ئەمریکا، رووسیا و تورکیا بۆ ئەمە بەستە کار دەکەن. هیوادارم بەر لە ژنی قوربان بتوانینەوە ئاگربەستە ئەنجام بدەین و خەڵکی حەلەب بتوانن ڕزگاریان بێت لەو هەموو بۆمبانە. ڕەوشی سووریا زۆر ئاڵۆز بووە بەهۆی ژماری زۆری ئەو لایەنانی کە لە شەڕەکەدا بەشدارن. وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا و تورکیا لە شەڕی دژ بە داعش هاوکاری دەکەن و هەردوو لا دژی حکوومەتی بەشار الئەسەدن، بەڵام بە پێچەوانی تورکیا ئەمریکا پشتیوانی لە کوردەکان دەکات کە ئەوانی شەڕی دژ بە تیرۆریستان دەکەن لە سووریا و رووسیا و ئێرانیش پشتیوانی ئەسەد دەکەن. سەرۆک ئۆباما ڕایگەاند و توێژێکی بەبەرهەمی لەگەڵ هاوشانە ڕووسیەکەی ڤلادیمیر پوتین ئەنجام داوە لەسەر سووریا، بەڵام هێشتا هەردوو لا لەسەر چۆنێتی ڕێککەوتنەکە بۆ ئاگربەست نەگەیشتونەتە ئەنجام. لەگەڵ ڕەچاوکردنی ئەو کەڵێنەی لە متمانەدا هەیە ئەمە دانوستانێکی قورسە، هێشتا نەمانتوانیوە ئەو کەڵێنانە بەو شۆی دەمانخواست لا بدەین، بەڵام ڕێنمایەکانم بۆ وەزیر دەرەوەی ئەمریکا و ڕێنمایەکانی بەڕێز پوتین بۆ بەرێز لاڤرۆڤ درێژدانە بەم کارە لە چەند ڕۆژی داهاتوودا. بەڵام سەرۆکی رووسیا ڤلادیمیر پوتین باز لە وردەکاریەکان ناکات. هێشتا زووە من باز لە ناوەڕۆکی ڕێکەوتن نامەکەمان بکەم، بەڵام هیوایەکی زۆرم هەیە ئەگەر ڕێکەوتنەکە سەر بگرێت لە چەند ڕۆژی ئایندە دەبێت. هەر لە پاش کۆتاییهێنان بە کۆبوونەوەی لوتکەی گروپی 20 سەرۆک ئۆباما بەرەو لاوز بەڕێکەوت. ئۆباما یەکەم سەرۆکی ئەمریکایە لە میانی سەرۆکایەتیدا سەردانیە وڵاتە بکات و لە ڕۆژی سێشەمە هاوکاریەکی 3 ساڵی 90 ملیۆن دۆلاری بۆ لاوس ڕاگەیاند بۆ هەڵسانگاندنی ژماری بۆمبە نەتەقێنراوەکان لە وڵاتەدا و هەوڵەکان بۆ پاککردنەوەی بۆمبەکانی کە ئەمریکا لە ساڵانی 60ەکان و 70ەکان لە کاتی شەڕی ڤێتنام گرتوێتی ئەوێ. هێرو زەنگەنە، دەنگی ئەمریکا. شەڕی دژی تێرۆریزم کاریگەری هەیە بەسەر ڕەوشی ئابووری جیهانەوە وەک ڕێبەران لە کۆبوونەوە لوتکەیەکەی وڵاتانی کۆمەڵەی 20دا باسییان کردووە. هەر ئەم باسەش تەوەری سەرەکی و توێژەکانی ڕێبەران بووە لەو کۆبوونەوانەی لە پەراوێزی ئەم کۆبوونەوە لوتکەیەدا کردویانە. کاوە ئاهەنگەری شیکەرەوەی سیاسی میوانی ڕاستەوخۆی کورد کۆنێکشنە. کاکاوە سەرەتا سوپاس بۆ ئامادەبوونت. پرسیاری یەکەمم ئەوەیە کاتێک وڵاتانی کۆمەڵەی 20 باس لە هەڕەشە و مەترسیەکانی تێرۆر دەکەن لە هەمان کاتیشدا ئاشکرایە کە هاوڕاییان نییە لە نێوانیاندا. سەبارەت بەوەی کێیە چ لایەنێک تێرۆریستە، ئیدی چۆن دەتوانن هاوڕابن لەسەر چۆنێتی بەگژداچوونەوەی تێرۆریزمی جیهانی؟ کاک بەڵێن پێکگەیشتن یا هەواهەنگبوون
تایبەت بە گەلان نییە لەو مەوزوعەدا بەڵکو دەگەڕێتەوە سەر دەوڵەتەکان و ئەو دەوڵەتانەش لەو پەیوەندێدا دەتوانین لەو پەیوەندێدا دەتوانین ئاماژە بە هەندێک فاکتۆری هەم مێژووی بکەین هەم ئێستاکەوە هەم بە داهاتوو کە ئەو دەوڵەتانە لە چەند ئۆردوگاوە هاتوون و هەریەکیان ئەگەر بە شێوەی مێژووی ئاماژێ بێ بکەین ئۆردوگای ڕاست و چەپ لەم نێوەدا وجودی هەیە و سەرهەڵدانی هەندێک دیاردەی دیکە وەکو ئیسلامی سیاسی پێوە زیاد بووە دەگەڵ ئەوەش سەر هەڵدان یا گەورەبوونەوە بەرەو پێشچوونی هێزێکی ئابووری لە دنیادا بە نێوی چینی پێوە زیاد بووە ئەوانە مەجموعەن بەرژەوەندیهایەکی ئاڵۆزیان لەو ناوچەیەدا پێکەوە یا لە ئاستی جیهانیدا پێکەوە پێکهێناوەکە کەمتر بە باوەڕی من دەتوانین لەسەر بەرژەوەندی گەلان قسە بکەین بەڵام زیاتر لەسەر بەرژەوەندی ئەو دەوڵەتانە کە بەداخەوە هەتاکو ئێستاکەش نەیانتوانیوە لەسەر پلاتفۆرمێک لەسەر بەرنامەیەکی هاوبەش کۆک بن بۆ دژی ترۆر. بەڵێ کاکاوە مادەمێکی باست لە بەرژەوەندیەکان کردیانی زۆرێک لە چاودێریش لەو بڕوایەدان ئەم کۆبوونەوەی کۆمەڵی وڵاتانی بیست زیاتر تەرخان بۆ دابشکردنەوە و یاخود داڕشتنەوەی بەرژەوەندیەکانیان لێرەدا پرسیار ئەوەیە بەرژەوەندی کەمایەتیەکان یا بەرژەوەندی ئاینە جۆرا و جۆرەکان بەرژەوەندی نەتەوەکانی بندەستە ئەمانە لەکوێی ئەم هاوکێشەیەدا دەبن. هەر لە وڵامی پێشوشدا ئاماژەم پێکرد کە گەلان ڕۆڵێکی ئەو تویان نیە چرگا بەوەی کە کەمەنەتەوەکان یا کەمە ئاینیەکان کە بەتایبەتی لە جەهەنەمی ئەم دنیاە کە نیوی ڕۆژهەڵاتی نێوە ڕاستە و بەداخەوە حکوومەتێکی بڵێن دیموکراتیک یان حکوومەتێکی ئازادی بەخۆیەوە نیدیوە لە چەندەی ڕابردوودا یعنی تەجروبەیەکی لەو زمینەیەدا نییە زۆر ئاستەمە کە ئێستاکە بەتایبەت زلهێزەکان کە لە ڕوبەڕووبوونەوەی یەکتر لە مەخرەجی یان بڵین دە ڕووی بەرژەوەندیەوە زۆر ئاستەمە کە بەوە بتوانن ڕابگەن کە ئایا مافی ئەم کەمەنەتەوە یا ئەم کەمە ئاینیە چی بەسەردی و چۆن دەبێت تعاملی لەگەڵ بکرێ. هەر لەم کۆبوونەوە لوتکەیەدا لە پەراوێزی ئەم کۆبوونەوەانەدا رووسیا و ئەمریکا لەلایەک تورکیا و رووسیا لەلایەک یاری بە شوێنەوەدا بوون بگەنە ڕێکەوتنێک لەسەر ڕەوشی سووریا لەسەر قەیرانی سووریا کورد لەکوێی ئەم ڕێکەوتنانەدا دەبێت. پێش هەموو شتێک خودی دانیشتنی نەفەری یەکەمی ئەم دوو وڵاتم پێگرینگە دیارە پێشتری لە ئاستی سەرۆکی وەزیری خارجەدا پێکەوە دانیشتە بوون و ئەو بەڵێنیان کە داوە بە یەکتر کە هەرچەند بە هیچ ڕێککەوتێک نەگەیشتون ڕێککەوتێکی عینی نەگەیشتون بەڵام ئەو بەڵێنیان کە داوە کە بەردەوام بن لەم دانوستاندا ئەوە بە دەستکەوتێک دەزانم بەڵام بە نیسبەت کورد لە سووریا چەند فاکتۆر لە گۆڕدایە یەکان تورکیەوە بە چەندین کە مەوزوعی تورکیا چەندین لە قوپۆپی لێ دەبێتەوە وەکو ئەندامەتی تورکیا لە ناتۆ کە هاوپەیمانی ئەمریکایە یا زۆر هاوپەیمانێتیە مەسەلەی گۆڵنەکە ئێستا بۆتە کێشەیەک بۆ ئۆردۆغان مەسەلەی پێکاکا و کەیسی کووردە لە تورکیا و مەسەلەی سێکۆلاریزم و ئارتەشە سێکۆلارەکەی لەلایەکەوە و هەروەها باری ئابووری و داهاتی تورکیا لەلایەکە وەزعیەتی ئابووری و بەڵێ ئەگەر بکرێت زۆر بە کورتی پێم بڵێ کورد چۆن دەتوانێت ببێ بە فاکتەر تکایە لە 15 چرکەدا پێم بڵێ. دیارە پەیوەندیەکەمان جام بوو لەگەڵ کاوە ئاهەنگەری شیکەرەوەی سیاسی دەخیل فەرموو. سپاس بەڵێن مخابن کێشەی تەکنیکی هەر ڕوو دەدەن ji bo diyarkirina nerazîbûnê lê hember ragirtina saloxên rêberî PKK zîndankirî Abdullah Öcalan komeleka çalakvanên Kurd ji mareka endamên Parlemanê Tirkiye di nav wan de bûn lê Diyarbekir Amedê girevek birçîbûnê dest pê kir. Pêncî çalakvan tîşertên wêneyê Öcalan li ser li ber kirine û ew dibêjin ev çend mehin wan çi peyam ji wî nebîstine. Pêncî siyasetvanên Kurd ji bo agahîş Öcalan were sendin li Amedê dest bi çalakê birçîbûnê kirin. Siyasetvan dibêjin şeva hewla derbeyê derbekar êrişên girava îmraliyê jî kirine û pevçûn derketê ku niha derbarê jiyana Öcalan de metirsiyek mezin heye. Di grevê de 5 parlamenterên HDP jî hene. Yek ji wan jî Brazya Abdullah Öcalan dilek Öcalan e. Ew dibêje heta ku encemek êrîniyê bi dest nexin dest ji çalakî bernadin. Yan ji heyet yan ji malbat yan ji parêzer nikarin bi
هەودیتن bi serokatîra çêbikin ev guman hem bi gelê Kurd û gelên hemû azadîdixwazin re ev guman gerek were zelalkirin ji bo wî ku em dixwazin rojkî berê em ê li îmralî hewdîtinek çêbikin û bi rayê giştî re jî em ê parve bikin. Parlamenter Ferhat Encî jî ket grevê û bang li gel kir da ku piştgiriyê bidin çalakiya wan. Sîheriya neçitin gel wî hevdîtinekî nebînitin em deş vê çalakiyê nabînî naberdin heya ku dawiyê ku em ê vê çalakiya xwe bidin domandin. Em tavehî bangaweziya me ji tevahî gelê me heye tevahî şiraya giştî re heye li xwedî îrada xwe li xwedî vê çalakiyê derbikevin li her derî aslında bikin cihê çalakiyê çuku yani ev em bigehîn armanca xwe pêvajiyekî nû aslında tê dest pê kitin ama tek armanca me heye tendursiya rêberê gelê Kurd çi rewşê da. Parlamentera Hekarê Selma Irmak jî di grevê de ye. Ew jî dibêje ji çalakiya xwe hevîdarin. Heta ku encam bêgirtin jî em ê berdewam bikin. Bo vê yekê bi hêvîdariya ku em encamê bigirin me dest bi çalakiyê kir. Bi vê çalakiyê vegirê dayê ez bawerim ew ê encamekê xurt bêstendin. Em hêvî dikin ku avek jî li vê agirê bibe deriyekî xêrê li vî şerî vebe. Hêja bîrxistnê ku di sala 2012 de bi sedan girtiyên PKK û keçekê di girtîgehê de ji bo tecrîda ser Öcalan rabe û ji bo mafê zimanê Kurdî were dayîn ketibûn greva birçîbûnê ku ew grev 68 roj dewam kiribû. Selma Irmak jî di wê demê de ji doza keçekê di girtîgehê de bû û ew jî 20 roj di çalakiyê de mabû. Xanima Selma dibêje şertên îro ji ên sala 2012 pir dijwartirin. Ev çalakî piştî 68 roja bi encam bû bi Birêz Öcalan re hevdîtin hate kirin û bi wê demê vere jî dem vebû müzakere dest pê kirin û döndurê du sal û nîv sê sala de jî ne kuştin pêk hat ne jî alozî pêk hat yani aramiyek pêk hat. Çalakiya siyasetvanên Kurd li avahiya DBP didome. Xecican Farqîn, Dengê Amerîka, Amed. û li Almanya Partiya Parêziyariya Christian Demokrata şewermenda Almanya Angela Merkel li rêza sêm ma di hilbijartinên îyaleta wê bi xwe da Partiya Alternatîv ji bo Almanya AfD ya nû hatî damezrandin li bidijatîkirina siyasetên Merkel yên penaberiyê dengên piraniya xelkî îyaletê bi dest veînan. Salekê berî hilbijartinên giştî li Almanya Partiya şewermenda Almanî Angela Merkel şikestinek mezin xwar li ostanê wê bixwe. Partiya Alternatîv ji bo Almanya kampênek gelek dijwar li dijî siyasetên Merkel yên penaberiyê pêk îna bû. Partiyên cihgir rêzamendiya xelkî ji dest da çunku wan xelek xapand. Me pirsgirêka penaberiya siyasî nîne. Me pirsgirêka penaberiya neqanûnî heye. Me pirsgirêkeka îro heye çunku hikûmeta Almanî rastiya ku projeya Ewropî miriye piştguh xistiye. Hilbijartinên hikûmetên eyaletan salekê bûn piştî biryara Merkel ji bo vekirina sunûrên Almanya li pêş sedan hezar penaberan. Bi tenê yek babet hebû û niha jî her ew e penaberî. Siyasetên federal sîber bi ser hemû pirsan da girtiye. Partiya Sosyal Demokrat bi hevbendî digel Partiya Kristiyanên Demokrat ji sala 2006 were desthilatdarên wîlayeta Mecklenburg-Vorpommern li ser deryaya Bakur. Lê tevî ji destdana piştevaniyê wan dû partiyên hevbend hind endam birîne bikaribin hikûmeta îyaletê pêk bînin. Dengderên Almanî li mehasê adara borî jî li sê wîlayetan derdek dabû Merkel. Divêt em pênasînê bikin ku niha gelek kesa bawerî bi şiyana me ya çareserkirina hinek pirsgirêkan nîne. Tevî rastiya ku me gelek destkeftinên baş bi dest veînayne. Bi taybet kêmkirina jimara penaberan û hewla guncandina wan. Diyara siyasetên Merkel yên penaberiyê naverokê herî giringê hilbijartinên roja ekşembuwa borî bûn û fakterê serketina neyarên wê bûn.
Alman Evropa ev ku dengî xud dene AFD yan jî AFD Partî Alternatîfa Familî ew kurbînin Evropa tinê bînin hizra zêdetir ya dîrokî nakin dûrbîn nînin geşbîn nînin ji binan de dengî xud dene partiyeke dîte lê piştî 15 û 20 salê dîte berhemê ev ya Merkelê ya 2015-2016 înana penaberon taybet jî xelkê Rojavayê Kurdistanê we Sûriyê bûnava Almanya û ev xebata geraşrûderê bûyêmayî û wê projeyekê dî li ser wê temam kirî wê diyar bir piştî çend salê dîte. Li demê ku rêberên nasyonalistên Partiya Alternatîv ji bo Almanya ya li dijî penaberan bihîviya geşekirina Partiya xwe ne hinek Almanî hûjdariyê didin ji vegerandina serdemek nû yê Hitlerî. Ji bilî kêşeyên aborî û serederiya digel Êketiya Ewropî hikûmeta Merkel rastî hevsengiya berpirsyariyên xwe yên mirovanî dibe li hember penaberan ji welatên bi şerwêranbûyî û derxistina wan yên nehêjayî hindê ku di Almanya de bimînin. لە فەرەنسا کە هەندێک ئەم وەرزی هاوینە بە هاوینی تێرۆر ناودێر دەکەن کۆمەلگا جیاوازەکانی وڵاتەکە لە هەوڵی ساڕێژکردنی برینەکان و هەروەهاش گۆڕینی ئەو ڕوانینەی موسڵمانەکانی فەڕەنسا هەیەە وەک دەڵێن ترسیان هەیە کە ڕوبەڕووی بەرپەرجدانەوە بن لەلایەن سیاسەتمەداران و خەڵکی تووڕەوە بەهۆی ئەو هێرشە تێرۆریستیانەی لەو وڵاتەدا کراون. هێشت هۆشداریان تایبەتی نەهاتینەکردن لەسەر ئێرشên تێرۆری لە کۆرسیکا لێ بەداوی هاتنە وەرزە هاوینێ جیên تورîستîkê کۆرسیکا dibe navendên şerê kulturî ya Fransayê ku piştî êrişên terorîstî li welatî xurt bûye. Hindek birînên şerî çareser dibin. Ev yek ji jûrên nivêjkirina misilmanan ye ku van dawiya hatbû êrişkirin. Pencerên şikestî hatine dirûstkirin û û de hatin paqijkirin. Li axiftinên ser misilmanên Korsika tundtir dibin. S'intégrer, ça ne veut pas dire. Tevlêbûna civakê ne ew ku tu kulturê dire dikî, ew rêzgirtina yasayan e, rêzgirtina welatê tu pejirandî, rêzgirtina ferheng û tore û xelkê ye û di heman demê de tu kultura xweşbîr nekî. Hindek ji nifşê gençtir digel wê rayê daye. Sabrî Merdaciyê 24 salî li Korsika ji dayîk bûye û dayî bavê wî Cezayirî û Falastînî ne. Ew li berava Korsika mezin bûye lê niha hewl dide neçewir. Jinên roj ji bo wî sedema arîşeya û ew li xemê daye çawa cil û bergên wî yên İslamî tên dîtin. Peut-être les gens ils vont le voir comme une provocation. Wiha dibe hindek kes wê hindê weke azirandinê dibîne. Dema zelamek jineka rot li kulanan digere dibîne. Jin dibêje û azadiya min e. Lê zelam vê yekê weke ji rê derketinê dibîne. Vederbûna Korsika û cidaxwaziya wê gelek kesan dixe wê baweriyê da ku Parîz gelek hewlan nade wê biparêze. Piştî çend sal êrişên ser Fransa, enya rizgariya netewî ya Korsîkayê di daxuyaniyekê de hişdarî dide, ew amade ye êrişa dijî Daişê bike. Gelek kes wê daxuyaniyê bi cidî werdigirin. Karbidestên Korsîka bi zû axiftinê nedurist li ser rêderxistina zelaman bi dawî anîn, di nav da jî hindek li dûr borka. Karbidestê meziniyê hilbijartiyê giravê dibêje mekanîsma tev lê hevbûna civakê şikayî ye û ew yê bixeme li dûr êrişên terorîstî. Il y a une vraie inquiétude. Tirsekî rastin hejber bûyerên me haborî xuya dikin kesên yê parastî niye û hindek sedemê taybet li Korsikayê hene ku divê metirsiyê dane. Hîn misilmanên Korsîka ditirsin ku kiryanên tolhildayên hember Daişê dikarin wan jî bikin armanc. On l'a compris comme si me ev yeke wek azirandinek hember kesên ku rengê êrîşan li hember Korsîka bikin dît. Lê ewên ku dibin qurbanî emîn. Li ser alaya Korsîka serê jêkiriyê zelamekê Mûrî heye. Ew jî dîroka kêşebariya wê derê nîşan dide. Ku di nav avên derya spî heta îro berdewam dike. û nûbedarên beravan yên Îtalî dibêjin du wan 15 terem dîtin û pitir ji 2700 penaber ji beravên Îtalya rizgar kirine. Hêzên deryaya û nûbedarên beravan yên Îtalî zêrevaniya penaberên qaçax ji Bakûra Efrîka dikin dibêjin ew jimara mezina penaberan ji 19 qayîxên çûpî hatine rizgar kirin. Li çar rojên derbazbûyî 13,000 penaber di deryaya Navarast re derbaz bûne. Îtalî bûye gorepana krîza here mezina penaberan piştî şerê duhemî cîhanê.
لە کاتێکدا کە تاوتوێیەکی چڕوپڕی پێشنیازەکانی دۆناڵد ترامپ کاندیدی کۆماریەکان بۆ پۆستی سەرۆکایەتی ئەمریکا دەکرا سەبارەت بە کۆچبەری، جارێکی تریش دۆسەی ئیمێلەکانی هەلەری کلنتن وەزیری دەرەوەی ئەوسا و کاندیدی ئێستای دیموکراتەکان بۆ کۆشکی سپی تیشکێکی زۆری دەخرێتەوە سەر. دو مەهام بەری ڕوژە هەڵبژارتنان کەمپێنە کلنتون جاردن ڕەوشە خۆپاراستنێدایە. پشتی تێبینیên FBI yên derheqa lêpirsînên 3 saetî yên li dij kandîda komariyan li meha tîrmehê derketîn, FBI dazanîn ku wê çi xeletiyên tawankarî nekirine. Lêvan têbîniyan Clinton çend mehan xiste tangasiyê de. belge hene bi şêwekî gelek eşkere didin xuya kirin ku serederiyekî baş li gel pênezanên gelek veşartî nehatiye kirin. Petir ji deh caran Clinton gotiye dema ew wezîra derve horgiliyên hunartina nameyên elektronî nayê bîrawê. Clinton dibêje ku wê êmayîla xwe ya taybet ji bo karê xwe yê fermî bi kar aniye. FBI şiyaye beşekî ji postên êmayîla wê ya taybet seh bike ew jî paqij derketine. Ez ê bêjim ew şaşiyek bû. Ez ê çi carên din dubare nakem. Li gor encamên lêkolînên FBI di hin têbîniyan de hatiye ku Clinton gotiye wê nezaniye ku hêmaya sî weke nîşana nameya veşartî dide. سیناتۆرا بەرەیە ئەمریکا خانمە یەکێ و وەزیرە دەرەوەیە بەرەیە ئەمریکا دەوێ بزانە هێمایە سی چییە. دەمێکی پڕ زەحمەت لە پێشیە هێلەریە هەتا بپەژرینە کو ئەو کاندیدەکە ڕاست و بباوەرە. کاندیدە جێگیری سەرۆکاتی ئەمریکا ji tîma Clinton dibêje ew têbîniyên encama FBI piştrast dikin. Ev şîroveyên ku Hillary xwest بۆ nêrîna giştî ragihîne bi awekî zelal diyar dikin çima FBI çi pêwîstî nedît ji bo pîvanên bêhtir yên gunehkariyê. Komarî dê bi aramî berdewam bin li ser nîqaşan. Karayîna xizmetên hikûmetê û qencî ve nema bi pere be nefrotin û edê îmeylên girîng ve neyên jebirin. Demokrat li dij êrişan radiweste. Me kandîdek heye Donald Trump'e ku dêçêkirina taksên xweşanî xelkê neke li gel ku wî soz dabû bike. Di heman demê de rapirsî didin xuya kirin ku Amerîkî ne Clinton û ne jî Trump weke kandîdên dilxwaz dibînin. سەرۆکی ئەنجومەنی نیشتیمانی فەڕەنسا لە کۆبوونەوەکانی تارانیدا لەگەڵ سەرۆکی مەجلیسی شورای ئێرانیدا ژمارەیەک دۆسەی ناوچەیی و دۆسەکانی تایبەت بە پەیوەندیەکانی هەردوو وڵات باس دەکات. دواتریش هەردوو کاربەت لە دوانێکدا بۆ پامنێران باسییان لە تەوەرەکانی و توێژەکانیان کرد لەوانە ڕێککەوتنی ناوچی ئێران و هەروەهاش قەیرانەکانی عێراق و سووریا. سەرۆکی ئەنجومەنی نیشتیمانی فەڕەنسا ڕۆژی دووشەممە بە سەردانێکی 4 ڕۆژی گەیشتۆتە تاران و بڕیارە لەگەڵ سەرۆکی ئێران و سەرۆکی ئەنجومەنی باڵای ئاسایشی نیشتیمانی ئێران و گەورە کاربەدەستانی تری وڵاتەکەدا کۆب بێتەوە. و لێ بەغدایە بەهیا قوربانیین تەقینا دووشەم هاتەگرن تەقینا دەرەنگیە لێ کەڕادا 8 کەس کوشتن و 19 دی بریندارکردن زارۆکە و باپیرێخوا دناف دەبوون تەقینا لە نزیک نەخۆشخانەکە ڕەندەکەکە بازرگانی بوو لە مەها هەفت لوەر تەقینەکێ 300 کەس کوشتن. هاوکاتی گەڕانەوەی زۆرێک لە دانیشتوانی شارۆچکەی جەلەولا و گەڕانەوەی ژیان بۆ ئەم شارۆچکەیە وەک پەیامنەری دەنگی ئەمریکا دەڵێ کارمەندانی شارەوانی خەریکی خاوێنکردنەوەی داروپەردووەکانی پاش شەڕەکانن. بەشێکی زۆر لە دانیشتوانی ناحیەی جەلەولا گەڕاونەتەوە بۆ سەر ماڵ و حاڵیان و بازاڕ و شەقامەکانی شارەکە جموجۆڵیان تێکەوتوتەوە. دوکانەکانیش ئاوەدان کراونەتەوە و کارمەندانی شارەوانیش سەرقاڵی پاکردنەوەی ناحیەکەن و دانیشتوانەکەشی دوکان و ماڵەکانیان نۆژەن دەکەنەوە کە بەهۆی شەڕی داعشەوە وێرانە بوون. بەس مەدارسمان نییە قوتابخانەکانمان زۆربەی کەفتە و ئەمانە و عیشەکەمانە لای ئێسایش الحەمدلله خەڵاسمان کردن لە داعش لە توورستانی ویسە منتەقەمان زۆر ئەمانە بەڕێزی حکوومەتی ئەقلیم کوردستان داوا ئەکەین خەدەماتە بێت بۆمان خەدەمات مەدارسمانگەرەکە شارعمانگەرەکە. هەندێک لە پردەکانی دەواازەی جەلەولا لەلایەن داعشەوە تەقێنراونەتەوە و هەندێکیشان بار هەڵگر ڕوخاندونی بۆیە دانیشتوانی ناحیەکە ناچارن بە پیادە پردە ڕوخاوەکان ببڕن و هاتوچۆی ناو ناحیەکە بکەن. والله ڕێکە یعنی ئەو ئاکێ کردی ئەوە زاڵم و کۆڕ زاڵم يعني رحمي نية وجداني نية رحمي يعني إنساني نية يعني كافرة يعني يعني عالم إسلام الروبان يعني إسلام الروبان يعاونوا هكا
هەرچەندە مەترسی داعش بۆ سەر جەلەولات دوور کەوتووەتەوە بەڵام هێشتا دانیشتوانی ناحیەکە پرسە دەگێڕن بە بۆنەی کوژرانی ژمارەیەک گەنجان لەسەر دەستی داعش لە ناوچەی سامەڕا کە گەنجە کوژراوەکان سەربازی عێراقی بوون. گەنجەکانمان ناو ئەم شارە لە داعش باوکردەوە ئێستا لە شارەکان ترش لە بەغا و سامەڕا ئەو ناوەش خەریکە لەولاوەش دیفاع لەسەر خاکی ئەم شارەکەم. ئەمەش تعزیەکە خاڵی منداڵەکانمان لە سامەڕا بوو شەهید بوو. داعش هاتنە سەریانە سوتانیان سیانزە کەس بوون ها سیانزیان سوتان. بەرپرسانی ناحیەی جەلەولات دەڵێن ژیان بۆ ناحیەکەیان گەڕاوەتەوە بەڵام گرفتی خزمەتگوزاریان هەیە. ئەمڕۆ ئێمە گەیشتنە نزیکەی 9000 خێزان بگڕێتەوە بۆ جۆیلا بە کۆی گشتیەوە ئەکا نزیکەی 45,000 کەس. ئێمە بەڕاستی هیچی کێشۆگرفتێکی وامانە نییە کە ژیان لە شاری جۆیلا نەچێتە سەر. هەر ئەوانەیە کە دووبارە بەحسمان کرێتەوە ئەڵێن کاکە شارەوانی ئالیاتی نییە قوتابخانەکان سێ قوتابخانەمان پێویستی بە ئەعمارە چونکە ئێمە 39 قوتابخانەمان هەیە 13 بنایەمان هەیە. ئێستا ئەو سیانەی دەرکە ئەبێ بە چواردەوامیش لە قانونە نابێ چونکە نابێ پەروەردە چوار داوامی بێ هەر ناکرێ. ئەمە کێشەیە بۆ ئێمە کێشەی کارەبامان هەیە کێشەی ئاومان هەیە. ناحیەی جەلەولا یەکێک بوو لەو ناوچانەی لە ناوەڕاستی ساڵی 2014دا تا کۆتایی هەمان ساڵ زۆرترین شەڕ و ئاڵۆزی و ڕوبەڕووبوونەوەی لە نێوان پێشمەرگە و داعش تێیدا ڕوویدا. دڵشاد ئەنوەر دەنگی ئەمریکا پارێزگای کەرکووک. لە شارۆچکەی ئەڵقوش کە مەزاری پێغەمبەر نەحومی لێیە وەک پامنەری دەنگی ئەمریکا دەڵێ ئەو پەرزگا مێژوویە و ئەو پەرزگا دێرینە لەسەر ڕووخانە هەرچەندە دانیشتوانی شارۆچکەکەش هەوڵی پاراستنی دەدەن. نبی نحوم 700 سالا پێشداینی ئاکنجی بووە لە باژارکێ ئەلقۆشێک و دکەویتە باکوورێ دەشتا مووسڵ و هەتا نەها مەرقەدێ نەبی ناحوم مایە لە ئەلقۆشێ دیەل قەبرێ خوشکاوی سارا. ناحوم ئێک ji pêxemberên ciyabûyne yan koyên benî İsraîliya û dihête hejmartin pêxemberê sîh û çarê. Her ji kevin da ciyên piraniya Iraqê seredana merqedê nebî nahum dikin û binêrîna wan ev merqede cihekê gelek pîroz e belê niha merqet yê bermetirsiya herifandinê û beşekê here zor hatiye herifandin ji ber hokarên siruştî. عنده مناسبات يجون بالصيف ئەوان هەلکەفتنێن تایبەت لە وەرزەهاوینە هەبوون جار جار دهاتن ڤر و ji mehekê zêdetir diman sema û dawet dikirin me şîr û hêk di helkeftinên ciyan da difrûtnewan ev turba hebî nehom û xuşkawî ye ew li vî cihîne. ڕۆژێکی من پرسیارش دایکا خوا کرد و من گوتێ دەمێ ئەس زاڕۆک دەست پشتا خوا کردم و ئەم چوونە سەر توربا نەبی ناحومی خەڵکێکی زۆر لێرێ جڤیا بوون لە جەم قشلاکەون من گوتە دایکا خۆ ئەو چ جڤیانە خەلکی بوو لەسەر توربا نەبی ناحوم حتا بیرامت تێت تەشریناهی بۆ من کڕین کەنیا و گوتە من ئەو دماهێک ئاهەنگا جوهیا بوون لەسەر توربێک و ji سەرانسەری عێراقی هات بوو نوێ دەرێ. مرقد نبی نحوم به گوره اندازیاریا کلاسیکیا وی سردمی هاتو بو درست کرن کوجه چند جوران و گورپانه که پیکتهتن. هذا المرقد هذه البناية تضم على الهيكل. افتر بيكت جهيكلك مزن ودايك النميجان جهي هلدانا مومانو ميدان كفره. اف آواهي جدو گوران بيكتي. گوران نبي نحوم و خوشكاوي ساراي. وەک hûn dibînin avahî temenê wê zêdetirî 1700 sal e. Niha rastî herifandinê dibe. Lê xelkê vê herêmê bi şiyanên xwe hewl didin van tirban di vê avahiyê de biparêzin. Nebtinê merqedê nebî nahum li nahiya Elqûş heye, belku piraniya xaniyên dewroberên merqedî yên ciyabûyne, heta dawiya salên çila her sal cejneka taybet hebû li seranserî Iraqê hemî cît hatine ser merqedên nebî nahum û duat kirin û hindek rêwresmên taybetên ayînî digêran. Kawa Umer Dengê Emerîka, deşta Mosul nahiya Elqûş. دەخیلەرۆکو خۆش دەزانی دەوڵەتی ئیسلامی تێرۆریز هەر کاتێ دەستی گەیشتوێتە شوێنەوەرە پیرۆزەکان هەمووی وێران کردووە وەگەوەی نەبیونوس لە شاری مووسڵ. خۆشبەختانە ئەف مەزارە ئەلقوشەوە خۆشی چیایدەیە و داعش نەشیان بگەهنی نەگەانی هەتانەکە نەیگەیشت بۆیە بسەلامەت بوو.
هذا برنامج كونكشن وهذا جارك يديني خدا حافظ هرشاد